بەناوی خوای بەخشندە میهرەبان کۆبنەوەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان سەبارەت بە خوێندنەوەی یەکەم بوو بڕگەیەکیان بۆ چوار پێشنی یاسا کە پێشکەش کرابوو. یەکێکیان لەوانە کە دیارە ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی پێشکەشمان کردبوو سەبارەت بە پێشنیازی یاسای بیمەی کشت و کاڵی لە هەرێمی کوردستان کە بەڕای ئێمە گرنگێکی تایبەتی هەیە بۆ جوتیارەکان و بەرهەمێنی کشت و کاڵی کە ساڵانە تووشی هەندێک زیانی گەورە دەبوون کە لە دەست ئەواندا نەبووە. ئومێد دەکەم کە ئینشاڵڵا ئەم پرۆژە یاسایە لە کاتی خۆیدا پەسەند بکرێەوە قەرەبووی ئەو جوتیاران دەکرێتەوە کە تووشی ڕوودا و پێشهاتی ناسروشتی دەبن کە دەسەڵاتی ئەواندا نابێت. بابەتێکیکەیان کە دامەزاندنی فەرمانبەرانی گرێبەست بوو کە بەڕای ئێمە ئەم پێشنیازە یاسایەش گرنگ بوو چونکە فەرمانبەرێکی زۆرمانەی لە هەرێمی کوردستان کە بە پێی یاسا کە 3 ساڵ تا 5 ساڵ ئەو پەڕەکەی مافی ئەوان هەیە ببن بە هەمیشەیی، بەڵام هەیە ڕەنگە 10 ساڵیش بێ زیاترە کە فەرمانبەری گرێبەستە. چاوەڕێی ئەوە دەکات کە بە پێی ئەم یاسایە ئەم فەرمانبەرە گرێبەستانە ببن بە هەمیشەیی و ئێمە بەڕاستی پشتگیرین بۆ ئەم بابەتەیە. بەڵام بەداخەوە ئەمڕۆ کە خوێندنەوەکەی بۆ کرا دیارە حکوومەت هەرێمی کوردستان دوێنێ بەنامەیەکی تر کە پێشتر ڕەزامەندی دەربڕیوە لەسەر ئەم پرۆژە یاسایە کە تێبپەڕێنرێ و بکرێن بە هەمیشەیی و بارگرانی دارایی دروست ناکە. بەڵام بەداخەوە دیارە دوێنێ ینی داوایشکی کردوتەوە لە پەرلەمان کە دووبارە بۆیان بڕەوانە بکرێتەوە بەوەی کە هەندێک زانیاری زیاتر و دەوڵەمەندتری کەن و هەندێک بڕگەی شتیکە پێویست دەبێ. بەڵام ئێمە ئەمە پێمان وایە ئەمە نایاساییە ئەوەی کە ئێستا لە هۆڵی پەرلەمان ئەنجام درا، چونکە هەر پرۆژە یاسایەک کە بهێنرێت دوایەوە کە ڕێکارە یاسایەکانی خۆی بڕی و پرسوڕاوێژی بە حکوومەتیش کرابوو و ڕەزامەندیشان دەربڕی بوو، دووبارە بۆ پەرلەمان و بۆ سەرۆکاتی پەرلەمانی ئەمەند بجێڕنەوە یا تاخیری کەن، بەڵکو دەبێت دەست بەجێ ئاراستەی لیژنە تایبەتمەندەکان بکرێ و لە ماوەی یاسایی خۆی راپۆرتی لیژنەی یاسایی ئامادە بکرێ بۆ ئەوەی خوێندنەوەی دووەمی بۆ بکرێ و دوای دواتر دەنگدان لەسەر بکرێ. بۆی ئێمە بەڕاستی دژی ئەمە بووین و بەداخەوە کە زۆربەی لە پەرلەمانتارەکانیش کە نوقتەنی زامیان گرت بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕێگەی پێ نەدان کە ئەمەش دیسانەکە مامەڵەیەکی نایاساییە، چونکە پەرلەمانتار بە پێی پەیڕەوی نێو خۆ بۆی هەیە نوقتەنی زام بگرێت لە بابەتێک کە پەیوەندی بە بڕگە و مادەکانی ناو پەرلەمانەوە هەیە. پێ وایە یعنی ئێستا هەوڵێکەیە کە ئەم پرۆژە یاسایە شکست پێدرێ و حکوومەت پەشیمان بووتەوە؟ دوو حاڵەتە، یا ئەوەتە ئەندازەیەک پەشیمان بووتەوە، یا ئەوەتە دانێ بیکەن بۆ دەستکەوتێک بۆ حکوومەت نەک بۆ پەرلەمانی کوردستان.